السلام عليكم ورحمة الله وبركاته. ومدوارين لپروردگار مانگی رمضانی فیروز هرچی خیر و چاکە و بەرەکەتی ئەم مانگە پیرۆزە هەیە لە هەموو مسلمانان قبول بکا بە تایبەتی لە ئێوەی بەڕێز و ئازیز و خۆشەویست. ومێدەوارم خوای متعال ئەم ڕۆژیەوەمان لێ بکە لە دەرگای ڕەیانەوە بانگ لە هەر تاک تاک نەفرێکمان بکرێ بەرەو بەهەشت بخرێنێڕێ. ومێدەوارم لە خوای پەروەردگار بەخاتر گەورەی خۆی لەو دەرگایانە بانگمان بکەن ئەوانەی خێر و سەدەقەیان کردووە لە دەرگای بەهەشتەوە. ومێدەوارم لە پەروەردگار بەخاتر گەورەی خۆی لەو ئەو حەدیسانە و ئەو فەرمایشتانە و ئەوایەتە شرینانە بمانگرێتەوە دەربارەی شەو نوێژەکانمان و دەربارەی قورئان خوێندنەکانمان و دەربارەی خێر و بەرەکەت و ئەوەی هەیە لەم مانگە ڕەمەزانە پیرۆزەدا. سپاس و ستایشی پەروەردگار دەکەین لە ناخی دڵمانەوە بۆ ئەو بارانە بەڕەحمەتە لە کۆتایی مانگی ڕەمەزان دڵی هەمومان ئاوەدا چۆن ڕەمەزان دڵی ئاوداین ئاوەتا بارانش زەویەکەمان بۆ ئاودەدا. سپاسی پەروەردگار دەکەین لەسەر ئەو نیعمەتەی کە ڕشانوێتی بەسەرماندا و نیعمەتەکانی تریش. ئیماندارانی بەڕێز، کۆتایی ڕەمەزان و ئاخر جومعەمان لە مانگی ڕەمەزان چەند خاڵێک هەیە لە خزمەتی جەنابتانە حەز دەکەم باسی کەم. یەکەمیانەوەیە ئێمە چۆن بزانین ئەم عیبادەتەمان قبول دەبێ، چۆن بزانین عیبادەتمان لە مانگی ڕەمەزان ئەوەی کە کردومانە قبول دەبێ. ئەوش ئەوەیە ئیماندارانی بەڕێز ئەبێ بەردەوام بین لەسەر تاعات و عیبادەت هەتا دەگەینە خوا، و پاشانش ئەبێ زۆر زۆر گرنگ بێلامان ئەوەی کەوا وەک ئەسحابە ئاسا وەک پیاوچاکان لایەن زۆر بایەخیان داوە بەوەی کردەوەکانیان چۆن وەردەگیرێ یان داوایان کردووە لە پەروەردگار کردەوەکانیان بە جوانی بە چاکی وەربیگرێ. پەروەردگار لەم ئاەتا دەفەرمێ خوای گەورە والذين يؤتون ما آتوا وقلوبهم وجلت أنهم إلى ربهم راجعون. دایکە عایشە ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئاەتە مەبەستی ئەو کەسانەی خراپە و خراپەکاری و دزی و ئەو شتە خراپانە دەکەن مەبەستی ئەمەیە. پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی نەخێر ئەی دایکی ئیمانداران، ئەم ئاەتە مەبەستی ئەو کەسانەیە کار و کرداری زۆر دەکەن بۆ خوایان جەلە جەلالوه، بەڵام لە نیەتیاندا ئەوە لایەن زۆر گرنگە بەردەوام غەمیان لای ئەوەیە ئایا ئەم کردارانە ئەم کردەوانە کە کردویانە قبوڵەیان نا. غەمی ئەوەیانە ئینشاءالله ئێمەش لەوەین کەوا غەمی ئەوەمانە عیبادەت قسووریمان نەکردە ئەوەی کە لە توانامان بێ کردومانە بۆ خواگیان جەلە جەلالوه بە منەتش نازانین بەڵکو بۆ خۆمان کردومانە. بەڵام خودای گەورە ئەو خودایی ئێمە بیناسین زۆر میهرەبانترە لەوەی کە ئێمە کردومانە بۆی، چکە ئومێدی گەورەمانەیە بە پەروەردگارمان تاک تاکمان خۆش بێ لێمان بە بۆنەی ئەو کرداوانە بێ یان هەر بە میهرەبانی خۆی بێ چاو لە کردەوەی ئێمە نەکا ئەوەنە میهرەبانە. ئومێدەوارم ئینشاءالله لە هەمومان خۆش دەبێ. کەواتە ئیماندارانی خۆشەویست وەک ئەسحاب و یاوەرانەیان فەرموو ئیمامی ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی و سەحابەی تریش فەرموویانە ئەگەر بمانزانایە عیبادەتەکانمان قبول بوو ئەو کاتە جەژنمان دەبوو. کەواتە ئێمە ئیماندار کە لە کۆتایی مانگی ڕەمەزان هەوڵ بدەین ئەو شتانەی ئەبێتە مایەی قبولبوونی تاعات و عیبادەتی مانگی ڕەمەزانمان ئەوە کەم ترێخی نەکەین و بەردەوام بین لەسەری. خاڵێکی ترمانە ئیمانداران بەردەوام بوون لەسەر عیبادەت ئەو نیشانەی ئەوەیە قبولبوونی عیبادەتە. واتە عیبادەتت چی کات قبوڵە؟ هەر کردارێک کردەوەیەک نەک ماوەیە بیکەی دوایەوە جێیبێلی. ئەگەر وابوو ئەو کاتە پێی ناڵێن عیبادەتێکی یەکتا سەری واتە بەردەوام بێ بڕوا بەسەریدا، بەڵکو ئەگەر وابوو ئەو کاتە ئەو عیبادەتە کەمتر ئەبێتەوە. چونکە سێر تەماشاشکەین پیاوچاکان کاتێ عیبادەتیان کردووە چۆن داوایان کردووە لە پەروەردگار. کاتێ ئیبراهیم عەلەیهی سەلام لەگەڵ کوڕەکەیدا کاتێ ماڵی خوا دروست دەکا غەمی ئەوەیەتی لە دوای تەواوبوونی هەردووگیان بەیەکەوە ئەو دوعایە دەکەن
و دوعای شیرینە کاتێ ماڵی خوا جێبەجێ دەکەن و وەڕێکی دەخەنەوە. ربنا تقبل منا خوای لێمان وەرگرە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعاکانیدا زۆر جار ئەوەی وتووە خوای لە من وەریگرە و لە ئومەتەکەم لێم وەرگرە بە تایبەتی لە کاتی قوربانیدا. یعنی چاکەکەی کردووە و لەگەڵیشدا. کەواتە ئەم چەند ڕۆژەی ماوە ئێمە لە دوعاکانمانە زۆر بایەق بدەین بەوەی دوعا بکەین بڵین خوایە ئەم عیبادەتانەمان لێ وەرگرە. ئەی پەروەردگارە بەڕەحم و میهرەبانی خۆت و بە لوتفی خۆت لەگەڵمانە بکە وەری بگرە ئەو عیبادەتە شیرینانەی کە کردومانە لەم مانگە ڕەمەزانە پیرۆزەدا. کەواتە ئینسانی موسڵمان زۆر بایەق بدە ئەم جانبەی. دووەمیانیشەوەی ئیمانداران بەردەوام بوون ئەوەیە ئەومان پێ ئەڵێ سەحابەی نازداری پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە خزمەتی رسول الله صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا سوفیان بوو فەرمووی ئەی پێغەمبەری خوا کارێک و کردارێکم پێ بڵێ لە دوای تۆ بە کەس نەڵێم پرسیار لە کەس نەکەم لەم کار و کردارە. پێغەمبەری نازدارش فەرمووی صلی الله عليه وسلم ئەی سوفیان فەرمووی ئیمان بەخوا بێنە و بەردەوام بە لەسەر ئەمی ئیمانە هەتا ئەگەیتە خوا. کەواتە ئیمان بوون بەخوا بەردەوام بوون بەخوا. ئەگە بەردەوام بین چیمان دەسەکەوێ ئیمانداران؟ بەردەوام بین ئەوەمان دەسەکەوێ ئین الذین قالوا ربنا الله ثم استقاموا. تاوکەری حەدیسەکەمان کەواتە ئەوانەی ئیمانیان هێنا بەردەوام بوون. کەسێ ئیماندار بێ بەخوا و بە پێغەمبەر و پاشانشی بێ بەردەوام بێ. بەردەوام لەسەر چی عیبادەت؟ یعنی سارد نەبێتەوە هەتا ئەو ڕۆژەی کە لە دنیا دەرەچێ ئەگەیتە دیوانی خوا. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. ئەم مژدە خۆشانەت پێ ئەدرێ لە کاتێکدا ئەو کاتەی نا لەش ساغە ئەو کاتەی نا زبانت تەڕە ئەو کاتەی نا کە ئەتوانی قسە بکەی ئەو کاتەی دانراوی ڕوح گێتە گەردنت قەوم و خۆشەویست و منداڵ لە دەورتن بەڵام ناتوانی قسە بکەی بەلۆکە ئاوەکە نەدەمتەوە لەو کاتەدا مەلایکەکانی خوا دائەبەزن. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة دائەبەزن بۆ لای تۆ مەلایکە. چونکە کاتێ ڕوح دەرەچێ مەلایکە هەتا چاو بڕکاتێت یان بەهەشتین یان جەهەنمی. مەلایکەی بەهەشتی و کفنێکیان پێدێن و جەهەنمیش کفنێکیان پێدێن خوا پەنامان بدا لە جەهەنم. ئەمانەتێن مەلایکان پێت ئەڵێن ئەلا تەخافوا ولا تەحزەنوا نەترسی ئێمە لەگەڵتای غەمبار نەبی هیچ غەمت نەبێ لەورە دڵتە دەنەوە تۆش دڵت خۆش ئەبێ. ئەوە مووقفێکە لەولاوە شەیطانیش ئەوێ بتخەڵەتێنێ هەر لە چی لە خشتت بەرێ دەرت کا لە ڕێگا. ئەلا تەخافوا ولا تەحزەنوا وەبشروا بالجەنە و موژدەتش لێبێ هەر لەورا موژدەت پێ دەدەن. موژدەت لێبێ خواگیان جەلە جەلالوو ناوی تۆی تۆمار کردووە ئەهلی بەهەشتی. بالجنة التي كنتم توعدون أو جنتي كوعدتان بيدرابو كارو كرداري چاك بكن بردوام بن خوا باشتان داتي. كواتا أما أومان بي الله إيمان دارن إما أم مجد خوشي أتوي دستكوي بردوام بلسر أو عبادة شريناني كهتو بلام وامكر رمضان رويش درقاي مزقو دابخي تخوا باوانا بين ڕەمەزان بین بۆ عیبادەت دوای ڕەمەزان ئیتر بڕۆینەوە بۆ ڕەمەزانەکەی تر بین بۆ مزگەوت وامە بە خێر و سەدەقە لە ڕەمەزانە زەکاتت دا خەیرت کرد ئیتر سنوقی پارەکەت داخەی هەتا ڕەمەزانێکی تر خێر و سەدەقە نەکەی نەخێر. ڕۆژوگرتن ئەو کەسانەی کە ئەتوانن لەشیان ساغە جارجار لە مایەکە بە کوێرەی توانای خۆت لە مایە لە 2 مانگ لە 3 مانگ چەنە توانیت ڕۆژوو بگری بۆ ئەوەی ئەم ڕۆژوت کە خەیر و پاداشتێکی یەکجا زۆری هەیە 70 ساڵ دوورتە خاتەوە لە ئاگری دۆزەخ. یەک ڕۆژ سونەت خەندەقێ بینی تۆ ئاگر دروست دەکا ئەم ڕۆژوە لەبەر خوا بە ڕۆژوو بی. کەواتە هەمووی پاداشتی لای پەروەردگار زۆر گەورەیە. ئێمەش پێویستمان بەمە هەیە وتیانە كونوا ربانيا ولا تكونوا رمضانيا بۆ خوا سوڵحاو بە
بۆ خوا عیبادەت کە بۆ ڕەمەزان مەیکە هەر ڕەمەزان بێی فمن كان يعبد رمضان فإن رمضان قد انتهى هەر کەس عیبادەت ڕەمەزانەکەوە دوو ڕۆژە تەواو بوو ئیترەوانەی عیبادەت ڕەمەزانەکەن واز لێرن لە هەرچی خەیرەکان ئەڕۆنەوە شوێنی خۆیان ئەگەڕێنەوە بزان پێغەمبەر چیمان پێڵێ دەربارەی ئەم کەسانە ئەمە پیاوچاکان فەرموویانە ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت أجا عبادتي خوادك خوار بردوامه جل جلاله خوي رمضان وغير رمضانش حي ومردن شيبونيه أم جا فرمويانا بياو كان لو شاوتيانا إنسان أبي عبادتي پروردگار قال حمو ساتو كاتيك دا پیغمبر إخوة صلى الله عليه وسلم باسي كوملا جان كلاي وتيان أم كوملا بس ماويك جن عبادت دكن ودرون پیغمبر إخوة فرموي بئس القوم الذين لا يعرفون الله إلا في رمضان بيزار لو خلقه لو قلا لو قوما لو خلقه بيزار پیغمبر إخوة جا بيزارم لو خلقه كينا وانا اواني بس لرمضان أخوة ناس دو رمضان رونوا خوا پیغمبری هل دنیا دا بيزاري دربري ليان بيزار لو قلو لو قوم ولو خلقي لرمضان دين عبادت دكن ودار رمضان يترنا ينوا عبادت ناكن واز دينن أبي وريابين خوش ويستان عزيزا دايك من خوشك من لچك بسرا دشو ليت القدر دقريه بياوكان من معقول نية لقل يكم روجي ججن دائما دسكين هاموش تيتر بو بياوانو وبو كراني گنج وعفرتان دايكان وكچاني گنج جوان نییە تۆ سێرم دووسێ شەوە بکە ئیمان داران دیاردەیەکەیە زۆر ناخۆشە ڕەحمەتان لێ بێ باو دیاردەیە نەمێنێ دیاردەی ئافرەت شەوان هەتا بەیانی لەسەر دوکانەکان عیبە بەخوا عیبە ئافرەتەکانتان منێرم بە تەنیا بۆ دوکانەکان ئەسڵ ئەوەیە پیاو شت بکڕێ بۆ ماڵ و مناڵی کەی ئەسڵ ئەوەیە ئافرەت دەربچێ هەتا بەیانی دوکان بە دوکان فڕە لێدا پیاوەکەش لە ماڵە دانیشێ ئیماندارانی بەڕێز خۆشەویستان پیاخێزانتە ڕاخۆت بڕۆ لەگەڵی نابێ شەرعەن دروست نییە ئافرەت بە تەنیا بگەڕێ بۆ خۆی بە کەیفی خۆی کچی عازە و بگەڕێ بە کەیفی خۆی کچی عازە هەتا سێی شەو ئیش بکە چۆنە بێ ئیمانداران ئەم شتانە لەکوێ جێ بێتەوە لەکوێ شەرع با بە شەرعی لێ دەرکە لەو پیاوە ڕیشتپیانە بپرسە لە تەمەنی ئەوانە ئەمە نابووە شتی وا هەبووە نبووە یە معقولە ئێمە لە دین لادەین لە عورف لادەین لە عادەت لادەین لە تەقالید لادەین هەر گوێی نەدەینێ پیاوەکە دێ بۆ مزگەوت بۆ جمعە و جەماعەت تەماشاکەی ئافرەتەکەی خێزانەکەی دوکان بە دوکانە گەڕێ لەولاوە معقول نییە مە چۆن وا ئەبێ یان کچەکەی فول مکیاجەکە خۆی ڕازێنێتەوە دوکان بە دوکانە گێڕێ لەگەڵ خۆیان هێنێ یان ئەینێرێ بە تەنیا چۆنە بێ ئیمانداران ئەمە ئەبێ نابێ هەموومان نزانین نابێ من بەس وەک یادخستنەوەی خەمە فکرتان ئەم شتانە شەرعەن دروست نییە پیاو با خۆی بچێ شتەکان بکڕێ خێزانت پێویستە بیبە لەگەڵ خۆتا کچەکە پێویستە بیبە لەگەڵ خۆتا زۆر ئاساییە مانای ئەوە نییە ئێمە ژین پیاو بچێتە دەرەوە ئافرەت دەرنەچێ نەخێر ماناڵین بەڵکو گرنگەوەی لەگەڵ خۆتا لەگەڵ برایەکە لەگەڵ باوکیدا لەگەڵ دایکیدا ئەگە کچەکەیە ئەگە ژنەکەشە با لەگەڵ پیاوەکەیە بڕوا جوانترە چاکر وایە باشتر وایە ئەم شتە جوانانە گەنجەکانیش ئەو گەنجە ئازیزانەی جلوبەرگە سێنن جلوبەرگێکی جوان بکڕن ڕەحمەتان لێبێ ئێوە تو سی ڕۆژە داوا ئەەکەی لە خوا لێت خۆش بێ معقولە تۆ لە ڕەمەزانە جلوبەرگێک بکڕی بۆ کچەکەت تەست تەنک کە سەرڕوود بێ قوڵڕوود بێ ئەمە ئەکرێ گەنجی ئازیز پەنتورێ بکری لە خوار ناوکتەوە دیار بێ و پشتت دیار بێ قژەکەت بە ئەنواع حەفری بکەیت و مۆدێلات دانەی ناکرێ ئیمانداران ئەمانە هیچی جێ نابێتەوە لەگەڵ عیبادەتەی ڕەمەزانە ئێمە کردومانە بەخوا جوی نابێتەوە ئەمانە بۆیە ئەبێ ئێمە خۆمان ساخینەوە وعدماندا بەخوا ئێمە تەوبەمان کرد پەشیمانە بووین لە ڕەمەزان وامان کرد کەوا دووبارە نەگەڕێینەوە سەر هەڵەکانمان ئەگە گەڕاینەوە جا چیمان بەچی کرد وەلە هەمان کاتیشتا ئیماندارن دڵتان زۆر خۆش بێ بەم ئیسلامە پاکە دڵتان زۆر خۆش بێ بەم دینداریەی کە دەیکەن بڕواتان هەبێ ئەمساڵ ڕێژەی مسلمانان لە ساڵانی زیاتر ئەو کۆرۆنا بووە خێر ئەو کۆرۆنایی کە هەبوو زۆر خێر بوو تەسەوورەکەن 30 ساڵ بەلەیسە
30 ساڵ بەلە ئیسەگێڕنەوە وەک ئەمساڵ عەمرە قەڵەباڵغش ئەگە بوو بێتش یعنی نەبووە. تەسەورەکەی پرسیارکەن لەوانەی لە عەمرن، ئەوانەی کەوا بەپاستێن بۆ ماڵی خوا، ئەوانە هەر ئیزن نادەن بێنە ژوورەوە چونکە ڕێگایان نییە. ئەوانەی لە فندقەکانن هەر داوەزن ڕێگایان نادەن، ئەڵێن هەر لە خواری فندقەکانتانەوە نوێشکەن، مەجال نییە. ئەزانن تەواف بەینی سەعیا وەسەفا وەلمەڕوا ڕاوەستاوە، وتیانە ڕاوەستن چونکە ڕێ نەماوە، مەجال نەماوە بڕۆن خەڵک لە ناوە چێ. ئەتەسەورەکەن ئەم شەو شەوی 27 ئەم شەو دەرگای ماڵەکانیان خوایان پەروەردگار داخست لە دەرەوە چونکە بۆی خەڵک نێتە ژوورەوە ڕێگا نەماوە. ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەی خەڵکی گەڕاوەتە بۆم دینی ئیسلامە. نیشانەی ئەوەیە خەڵکان لە هەموو وڵاتە عەرەبیەکان و لە ئەوروپاش بەرەو ئیسلام دێ. ئەو ئیسلامە پاکە، ئەو ئیسلامە شیرینە. تەماشاکە پۆلیسی سلێمانی ئەڵێت ئەمساڵ لەبەر ئەوەی ئەو شوێنانەی کەوا گشتیە کە داخراوە بە فەزلی خوا، ئەمەش منەتی خوایە بەسەر هەمومانەوە. لەم ڕەمەزاناوە 28 ڕۆژە هەتا ئەمڕۆ یەک کەس نەکوژراوە. ئەو شوێنە بارەخانەکان عارەخۆر بێژین، ئەو شوێنەی کە عارەقی تیاخورێ، شوێنی تر ئەوانە داخراوە 28 ڕۆژە یەک زەلام نەکوژراوە. لە مانگەکانی تردا چەندەها کەسە بیسی هەرێکی بە ڕێگایە کوژراوە. کابرا ئیلا سەرخۆش بووە کەسێکی کوشتووە یان کەسێک، یعنی ئەمە دەڵالەت لەسەر چیەکە؟ ئەگە حکومەت بێت خۆی ئەو شوێنانە دابخە، سەرێشەیە بۆ خۆی ناناتەوە. بەڕاستی فکری سافە بێ، چونکە ئەهلی مزگەوت خەڵک ناکوژێ. ئەهلی مزگەوت ئەگە لێیشی دەن ئەو پەڕی دەستێ فڕادا لەوە زیاتر ناکە. بەڵام ئەو شوێنانە ئاگایان لە خۆیان نییە، هەموو شتێکن زەرەرن بۆ کێ؟ هەم بۆ حکومەت بە دەرەجە یەک و هەم بۆ خەڵکی بە دەرەجە دوو. ئەو تلیاک و حەشیشەی کوردستان پێوە ئەناڵێنێ لەکوێوە هاتووە؟ ئیمانداران لەکوێوە دێ؟ لەو شوێنە خراپانەوە سەرچاوە ئەگرێ. ئەو گەنجە دەستێنان، ئەو گەنجانی کە دەستیان ها بە دڵنێژەوە، ئێوەی بەڕێز پیاوە بەڕێزەکان، ئەو ئافرەتە ئازیزانە، ئەو دایکە بەڕێزانە، ئەوانە هیچی ئەوە ناوەشێتەوە لێی. بۆیە ئەو شتە خراپانە ئەگەر ئێمە هەمومان ڕووکەین لەخوا، بە تەکیدتان لەبێ وڵاتمان ئەبێتە وڵاتێکی زۆر ئەمن و ئەمان. هەمومان بۆ خۆمان حکومەتێ دەبین، هەمومان بۆ خۆمان کەسێک دەبین کەس زەرەرمان لێ نادا و کەسێک زەرەر نادەین لە کەس. لا ضەرەر ولا ضیرار، نە زەرەرە دەین و نە زەرەرش ئەگەیەنین. خوا گەورە ڕەحمە مولایەکمان بکە، عاقبەت خێرمان بکە، لەشمان ساغ کە، ڕەمەزانمان لێ قبوڵ کە.